بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. لا تفسير سورة الأنعام قيشتنا آياتي صوت وثلث خواهي قوله هر لو آتانا داهم باسي دا صلاة خوي وهمش هندك لخو عادتي خرابي بالترستكان من بودكا دفرمت 8 أزواج 8 أزواج 8 جور آجل يعني سي ليرشتيكي محذوفي ليه يعني درستي كردو خوا بوتان 8 جور آجل واضحك وشيء أنعامش بكاردي ما بستي أو 8 جوريك يسا باسي عندكين 8 أزواج يعني واسم لتفسير كردنا كيدا دبي أو يبخنا بيشي ها درستي كردو خوا بوتان هو معناه هيس كلمة جيني ها 8 أزواج 8 جور لآجلان شون دبنا 8 جور من الضأن 2 لمر 2 جور و لمري 2 جور مان هيك كانها لكردي دا بيدا وتري برانو أو كيكا بيدا وتري مر مينكيا بران نيركيتي ويا مر نيري وهي مي هي ومن المعز وهروها لنا لبزنش بزنش بودروس كردون 2 دو أويش هاي كان نيركا بيدا وتري نيري طبعا بزنكا ميكا بيدا وتري بزن طبعا هو بن بسنت بن بشوار لمري نيرة ومية لبزني نيرة ومية أو جار 8 أزواج 8 أزواج يعني درستي كردو خوا بو إيوه هزجور آجل من الضأن لمري دوان ومن المعز لبزني 2 دوان قل بيان بلي ذكرين آية نيريني أو دوانا يعني نيريني مركانو نيريني بزنكان حرم خوا قد غي كردو لسرتان أمل أنثيين يان دو مينكا ميني مري يا ميني بزني ما يعني أما اشتملت يان أوي اشتملت عليه هل يقرت ولا ناو خويدا أرحام الأنثيين رحمي مينكان رحمي ميني مرو ميني بزن يعني بيت شوكان باتاوي كين نبئوني هوالم بيبدن بعلم بزانياريك لسر أو قصيا إن كنتم صادقين أجر إيوة رازك زان يعني سي بترستكاني مكة بحز إخوانها وكو درسكاني بيشوتر باس مانكر هندك جار ديان قد نيريني مركان حرامو هندك جار ديان قد مينكي هندك جار ديان قد بزني ميو هندك جار ديان قد بزني نير يعني نير هندك جار ديان قد بيشوي ناو سكيان بو نيركي حلالة بو نيركي حلالة وبو مينكي حرام أو زور أقصانا وحلال كردن وحرام كردنا وابيان دالله لشويتان هناوا لشويت أخواي قورا قوتويتي خوا مري بهمو زوركانوا بو همو كسيك حلال كردوا وايا بزني بهمو زوركانوا بو همو كسيك حلال كردوا بيشوي أوانشي أجر طبعا مردار نبو بيتوا وايا بو همو كسيك حلال كردوا هر كسيك يكيك لو جيان دارانا لسر كسيك حرامك طبعا قسيك لخوديك بختانك حالي دادات لا إخوا خواي قورا لهيج شوينك دا واينا قوتوا ولا سر أمتي پیغمبر صلى الله عليه وسلم بهيج جورك أوانا حرام نكراون خواي قورا أوانا بو خزمة إنسان دروس كردون هم شيركيان دخوري مينا كان وهمش قوشتكيان دخوري وتنانت بيستو موكانشيان بكار دهندرينو استفادان لدكرت تنانت بيسايكشيان ها زبلكشيان ها زبلي بزنو مرو أوانا تايبتشا طبعا فرينو فروشني بيناكري لبروي بيسا طبعا حلال نيا فرينو فروشتي بلان بينا زبيو عرزي بي
پێ بە قووەت دەکرێت و بەهێز دەکرێت خەڵک بە تایبەتی بە دوایدا دەگەڕێت یا بە تایبەتی ئاژەڵەکان دەبات لەسەر عەرزی مۆڵیان دەکات بۆی میز و پیسایی لێ بکەن چونکە میز و پیساییەکەشیان خوای گەورە بۆ قازانجی ئینسانەکان و بۆ خزمەتی مرۆڤ دروستی کردوون ئەویش تەمان بۆ ئەوەی بۆ شوێنی خۆی و لە جێگای خۆیدا بەکاربهێنرێ حرام نییە بۆیە هەر کەسێک ئەوانە حرامکە بوختانێکە و درۆیەکە لە خۆ ڕاکردوێتی و خواشتی وای نەگوتووە ثمانية أزواج دروستی کردووە خوا بۆ ئێوە 8 جۆر ئاژەڵ من الضأن اثنين لمەڕی دوان نێرە و کەومەیەکەی بەران و مەڕەکەی ومن المعز اثنين لبزنيش دوان نيرو او بيدوتري نيري لكردواري داو بزن قل بيان بلي ذكريني نيريني مرو بزني حرم اخوا قد غي كردوا ام الانثيين يان مينكانيان طبعا اگر ولام دينو دلينتي بيقمان هيتيان حرام نكراون اما اشتملت يان اوي لنا هلي قرتوا أما اشتملت عليه يا أوي هل قلت ولا ناو خويدا أرحام الأنثيين رحمي مين كان يعني بيش وكان يعني طبعا نبئوني هوالم بيبدن بعلم بزان ياريك إن كنتم صادقين أجر راز دا كان خواي قورا أو شتاني قد غكرتون لسركسك رحمي مين كان أما اشتملت عليه يا أوي هل قلت ولا ناو خويدا رحمي مينا كان يعني بيتشوي بزني وبيتشوي مري قلت من اگر لنا وسكي دايكي شيان دابن اگر دايكي كيان سر بردرا طبعا ريك دبيت السر بريني بيتشوكانش بيتشوكان ببيوي سر ببردرا اگر دا كان سر بردرا به حلال بيان خوي وايا واگر بزيندويش هات ندري بنمونه داكا كمردار بوتو بلان فريا كوتي بيتشوكي بزيندوي بين يدري وسري ببري هر حلاله إلا لسكاتك دا حرام دبي اگر دایکەکەی مردار ببێتەوە و بێچۆکەشی لە ناو سکیدا مردار ببێتەوە طبعا ئەو کاتە گۆشتی ناخورێ ئەگەر نا مەڕ و بزن نێرەکەی و مێیەکەی و بێچووی ناو سکی دایکیشیان ئەگەر مردار نەبنەوە گۆشتەکەیان حەڵاڵە و خوای گەورە لەسەر هیچ کەسێک حرامی نەکردوون ئەوە ئاەتی یەکەم ئاەتی دووهەم دەفەرمێ وەمی ئەوە طبعا گوتمان 8 جۆر ئاژەڵی بۆ دروست کردوین وایە بەتایبەتی کە هەموو شتەکانیان بە کەڵک دێن و بەسوودن ئەوە چواری باسکردن ئەو جار وەمینە الئیبیلی لە وشتریش خوای گەورە ئیثنەینی دووی بۆ دروست کردووی نێرەکە و مێیەکە طبعا لە عەرەبیدا بە نێرەکەی دەوترێت جەمەل لە بەمێینەکەی دەوترێت ناقا جەمەل وشترە نێرەکەیە ناقا وشترە مێیەکەیە طبعا ئێمە کە دەکەینە کوردی هەڵدە بە جەمەل هەڵە وشتر كعرب جمليان بكار هنا ما بس واشتري نيرة ناقة واشتري مية أوش دو ومن البقر وروها لمانقاش اثنين دو جوري دروس كردونها أوي بيدو تري مانقاو أوي بيدو تري قا يا قاجوت وايا أو بون بسن بون بهشت وايا مر نيرة وميكي بزن نيرة وميكي وشتر نيرة وميكي مانقا نيرة وميكي هموش تكانيان بۆ ئینسان حەڵاڵن جا هێندێکیان دەخرێن و هێندێکیان دەکرێنە ڕاخەر و وەکو گوتمان تەنانەت پیسایی و پاشماوەکەشیان بەکاردەهێنرێت بۆ کشتتوکاڵ و زراعەت و لە نەتیجەدا هەر مرۆڤ قازانجی لێ دەکات ومن الئیبل اثنين لە وشتریش خوای گەورە دوو جۆری بۆ دروست کردووین ومن البقر اثنين لە مانگاش دوو جۆر قل بيان بڵێ دیسان ذكرين حرم آية نێرینەکانی حرام کردوون خوا نێرینەی وشتر و نێرینەی مانگای ئەم الأنثيين یان مێینەکانی ئەمما اشتملت عليه یان ئەوەی هەڵی گرتووە ئەوەی لە ناو خۆی گرتووە هەڵی گرتووە ئەرحام الأنثيين ڕەحەم یاسکی مێینەکان تەڵەن دیسان ئەگەر وەڵام دەینەوە بەبێ گومانی خوای گەورە هیچ کامێک لەوانەی لەسەر ئینسان حرام نەکردوون جا چۆن زانیان کە وشتە حرامە خوای گەورە لێیان دەپرسێ ئەم كنتم شوهداء ئایا ئێوە لەوێ بوون ئەم كنتم ئایا ئێوە شوهداء لەوێ بوون حاضر بوون إذ وصاكم الله بهذا كاتك
ئامۆژگاری ئێوەی کرد خوا بەو حەڵالکردن و بەو حرامکردنە. کەستان لێ بوو لە مەجلیسەکەی بوو ئاگای لێ بوو خوای گەورە وحی بنێرێ فەرمان بنێرێ بڵێ بە نمونە مەڕی نێر با سەر نەبڕدرێت و گۆشتی نەخورێ، یان بێچوو بانێرەکان بیخۆن و مێیەکان نەیخۆن، یان فلان وشترە سواری پشتی مەبن، یان بانێرەکە بەکاری بێنێت و مێیەکە بەکاری نێنشتی وا بووە. بگومان نە ئەم کنتم شوهەدا ئێوە لەوێ بوون ئیذ وەصاکم الله بهذا کاتێک خوا ئێوەی ئامۆژگاری کردووە بەو قسانە. خوا دەفەرمێ فەمەن ئەظلەم چێ ستەمکارترە ممن لەو کەسەی کە ئیفتەڕا عەلە الله کە هەڵدەبەستێ بە ناوی خواوە کەذیبەن درۆ. چێ لەو کەسە ستەمکارترە کە هەڵدەبەستێ بە ناوی خواوە درۆ. یعنی چی؟ یعنی هیچ کەس لەو کەسە ستەمکارتر نییە کە بە ناوی خواوە درۆ هەڵبەستێ. یعنی قسەیەک دەکای خۆیەتی ئەگەر ڕاستیش بێ قسەکەت نابێ مادام قسەی خۆتە پاڵی دەی لای خوای بڵێ خوا وای گوتووە، قسەی خۆت دەبێ بە ناوی خۆتەوە بڵێ. ئەوجار دەفەرمێ چێ لەو کەسە ستەمکارترە کە هەڵدەبەستێ بە ناوی خواوە درۆ لیوضل الناس بۆ ئەوەی گومڕا بکا خەڵکی بغەیر علم بەبێ زانیاری. هەڵبەستنی درۆ بە ناوی خواوە بۆ گومڕاکردنی خەڵکە کە ئەو قسە هەڵبەستن و بوختان هەڵبەستنە بە ناوی خواوە زۆر زۆرە. ئێستا خەڵکی قسان دەکا فتوای دەدا تەڵان ئەگەر بڵێ قسەی خۆمە کەس بە فلسێکی قەڵب لێی ناکڕی. بەس ئەگە وتی خوا لە قورئانێدا ئەو شەو گوێم لە یەکێکی بۆ باسی حیجابی دەکرد وەڵا لە قورئانێدا باسی سزای بە نمونە هیچ ئەو کەسەی نەکراوە کە مەسەن لسکی لەسەری نانێ. ئەی کەسەکە ئەی لە فەرمودەیدا فەرمودەیەکی دێنا تەوان هیچ سەر و بنەکەی غەڵەت بوو، ئەوجار لێکدانەوە و تەفسیرکردنەکەشی بۆ فەرمودەکەی هەر هەڵە بوو بەس بۆ ئەوەی قسەکەی خۆی بە درۆنێتەوە کە پێشتر کردبووی. بەڵێ بەندیلیشی لەسەری بوو مەلاشە وڵای نازانم لە دەیەکێک لەو قەناتە فەزاییە هیچانێک کە خەریکی تەشویش و گومان دروستکردن ئەو بابەتانە بوون کە ئەوە لەکوێی یان باسی یەکێککە باسی مەسەلەن تەراویح و چوونە تەراویح و شتی لەو بابەتانێک هێندێک شتی گوتووە کە یعنی کۆمەڵێک درۆن بوختانن حەقیقەتیان نییە هەر لە ئەسڵدا ڕاست نین. ئەجا پاڵشی دێ لای خوا و بە ناوی خواوە و بە ناوی دینیشەوە بیکەی ئەوە گەورەترین تاوانە و گەورەترین عقوبەی هەیە. بۆی خوا دەفەرمێ فەمەن ئەظلەم چێ ستەمکارترە. ئەجا ئەوە ئیستیفامیان لەوترە ئیستیفام ئینکاری، یعنی هیچ کەس لەو کەسە ستەمکارتر نییە. کە ستەمکارتر نییە تەمان کەس سزای لەوی سەختتر نییە، یعنی کە هەڵدەبەستێ بە ناوی خواوە درۆ لیوضل الناس بۆی گومڕا بکا خەڵکی بغەیر علم بەبێ زانیاری. إن الله بێگومان خوا لا يهدي القوم الظالمين ڕێنمونی ناکە ئەو کەسانەی کە ستەمکارن. بێگومان خوا ڕێنمونی ناکە ئەو قەومانەی ئەو گەلانەی کە یا ئەو کەسانەی کە ستەمکارن. سەیریکەنەوە ومن الإبل اثنين یعنی وە دروستی کردووە خوا بۆتان لە وشتران دوان نێر و مێیەکەی ومن البقر اثنين و لە مانگاش نێر و مێیەکەی دروست کردووە یعنی گاجوت و مانگا. قل پێیان بڵێ ئادەکەڕەینی نێرینەی مانگا و نێرینەی وشتری حەڕەمە خوا قەدەغەی کردووە ئەمیل ئونثەینی یا مێینەکانیان ئەممە اشتەمەلەت عەلەیه یان ئەوەی هەڵی گرتووە لە ناو خۆیدا ئەوەی لە ناو خۆی گرتووە ئەرحام الئونثەینی ڕەحەمی مێینەکان سکی مێینەکان هەڵی گرتووە. کام لەوانە خوا قەدەغەی کردووە؟ بێگومان ئەگەر وەڵام دەینەوە ئێمە وەکو موسڵمان دەڵێن خوا هیچ کامێک لەوانەی حرام نەکردووە. حرام کراوەکان لە قورئانێدا باس کراون. ئێستا لە ئاەتی دواتردا دەیگەینێ ئەم کنتم شوهەداء ئایا ئێوە لەوێ بوون إذ وصاكم الله بهذا کاتێک کە خوا ئێوەی ئامۆژگاری کردبێ بەو شێوازە بەو فەرمانانە بەو قەدەغەکردانە. فەمەن ئەظلەم چێ ستەمکارترە ممن افتەڕا عەلە الله لەو کەسەی کە هەڵدەبەستێ بە ناوی خواوە کەذیبەن درۆ. بۆچیش درۆ دەکا؟ لیوضل الناس تا گومڕاکە خەڵکی بغەیر علم بەبێ ئەوەی هیچ زانیاریەکی هەبێ
إن الله بيقمان خوا لا يهدي القوم الظالمين رين منيناك كسانك استمكار بي أو جار قل خواهي قورب في غنبر دفرمي صلى الله عليه وسلم بيان بله لا أجد يعني من نايبين نايدوز موا فيما لوي كأوحي نيقا كراوة إلي بولام محرما يعني اشتاق لوانا قد غكرابه قل بيان بله لا أجد يعني نايبينم نايدوز موا فيما يعني لوي كأوحي إلي وكو نيقا هات وبوم محرما كاشتاق لوانا تبه قد غكراو به على طاعم لسر هيت كسيك طاعم يعني تي يعني أو كسيك خوارنكي دخواه أنا يعني بكردي طاعم كسكي أنا أو كسيك خوارنك دخواه يطعمه لوي كبي خواه واضحة يعني هيت كامك لواني اللي قد غنكراو كبيان خواه إلا أن يكون مقر أو آجلانسيان لهات به بتي حرام دبن إلا أن يكون مقر يكك لو آجلانا ميتا مردار بو بيتوا ها ببي أوي سر ببردري بالشواز تسرعي روحي درتو بيجا ها لسوري مايدة خوين مان كوت بيت أخواري لي درابي يان كذا قاي لينا بو مردوا ويان لقل آجالي شي ديك الشاري كردو آجالك كشتويتي قرينك آجالك كمردار بو بيتو بمردار بو نوكي حرام دبي أو دما مسفوحا يعني خوينيك كشل بيتو لبري بروا أو خويني لأجالي ديت أخواري لملي ديت أخواري يعني هر شويني شدي كي بريندار دبي خويني أجالي خويني شلكا طبعا ناخري أو دما مسفوحا يعني خوينك كشل بيتو لبري بروا أو الدولة حرام كراوة كان واضحة شتي ديك كحرامة أو لحم خنزير يا غوشتي براس طبعا بهمو نوعيشي اگر سريشي ببريو لمالش خزمتكي وغوريكي غوشتي برازي قلاوة وبيسا فإنه بيقمان أو ما بجيا طبعا باسي أو برازة رجس طبعا بيس يعني حرامة والدنيا زرر زياني شي هنا طبعا واضحة خال أو فسقا يعني أوي خوي فسق بخوي يعني تاوان ويا بلام ليرة ما بستي ذبحة يعني سر بردرابه بس بوشي خوي قبل الرق وشي ذبحة كي كردو بفسق چونك سربرين بوشوازا تاواني چي قبريا واضحة قوريا كي دقاتا اندازيك كسكا بي لدين دردسي ها دبتا مشرك بوي خوي قبل اللجاتي ذبحة كي فسق كي بكار هنا بوي كهات الزهنت رك تاوان بيت مشكل دنا بوخوي فسق يعني اوي بقناها سر بردرابه بلام لتفسير كيدا يعني سر بردرابه او جار وهل هندرابت لسري لغير الله ناوي خوا به لكاتي سلك النويدا يعني هر اجلك سر بردرابت بو غير خوا لكاتي سر برندا ناوي غير خوا لهات به او من سنجاري ديكشها لو صورة دا تأكيدي لذكاتوا وثمان بسم الله كردن لكاتي سر برندا واجب نية ويا بلام كناوي خواي ناياني نابي لزياتي خواج ناوي هيس شيء ديكا بيني لكاتي سر برندا ناوي هر بتك شخصك زندوك مردوك بيني بلي او اجلم بوتو سر بري او جوازها جاري واهي قرباني دكي دلي او كردما قرباني بخيري فلان كسي او بوينيا دلي بو خواي كردما قرباني بلام بخيري او نا او جوازها بس بلي او بوتهم سربري فلانا مردوه بنمونه بويا توج لكن خواي شفاعة بوبكي ها عندك كسي لسر قبري جاري واهي اجولكي سر دبري يان بو قوريكي اجولكي سر دبري يان بو بياوساكي سري دبري دل اوم بوتو سربري اتوج لاي خواي اوم بوبكا طبعا بتبرستكاني شروان ذكر دسون لفيش بتكي سريان دبري ديان قد بسم الله بسم العزة بلام نيان قد لا تعزاكي اشمان بودا كان ها ديان قد اوانا لكن خواي واسطة مان بودا كانوا لكن خواي شفاعة مان بودا كان من هو الشركة وإذا فهمت أو فسقا أهل لغير الله يعني أوي سر بردرابيتو أهل لغير الله به يعني هي درابت لسري ناوي غير إخوة
ئەدی فەمەن اضطر ئەگەر کەسێک ناچار بوو فەمەن اضطر هەر کەسێک ناچار بوو لە شوێنێک تەنها گۆشتی مردارەوە بووی لێبوو طبعا گۆشتی مردارەوە بووی لێبوو یعنی هیچ خواردنێکی کەشی لێ نەبوو ها حاڵی ناخۆتە واجب نییە هەموو جەمێکی یا لە هەموو شوێنێکی گۆشتی بخۆی وایە یانەوانەی دەستنا ئەوروپای جاری وا هەیە هەندێک کەس گۆشتی بەرازی دەخوا دەڵێ وەڵا هیچی دیکەی لێ نەبوو هیچی دیکەی لەوانە گۆشت لێ نەبوو بێ خۆ گۆشت بە مانگ و بە ساڵیش نەخۆی هیچت لێ نایە خواردنی دیکەی لێ خواردنی دیکە یعنی ئەوە ناچاری نییە ها ناچاری برسێتی یا برسێتی دەتکوژێ ئەگەر نەیخۆی ئاوا فەمەن اضطر هەر کەسێک ئەو ناچاریەتینی بۆ هێنا بە دوو مەرز تەمان حەڵاڵە غەیرە باغ مەبەستی یاخیبوون نەبێ یاخیبوون نەبێ لە ئەمری خوای جا بڵێ وەختێکی یەکێک دەیگوت بەراز و گۆشتی وشتری فەرقیان چییە گۆشتی بەرازی لە گۆشتی وشتری خۆشترە دیارە حتمما تاقی کردوتەوە تەوانەوە ئەوە کافربوون لە دین دەرچوونە ها گۆشتی بەرازت پێ حەڵاڵ بێ نەشی خۆی لە دین دەردەچێ ئەی بی خۆی پێت حەڵاڵ بێ ئەوە جیاوازە ها بەڵام ئەگەر لە شوێنێکی لێت قەوماوە هیچی لێ نەبوو لەبەر ساندەمردی گۆشتی بەرازش خۆی بەشی ئەوەندەی بەڵام بەو مەرجەی بە حەڵاڵی نەزانی ئەو جار دوو وەلا عاد سنوور نەبەزێنی ئەو جا عادە هێندێک دەڵێن دووبارەی نەکەیەوە هەندێکی دەڵێ کە تێرت خوارد زیادی نەخۆی بەس بەشی ئەوەندەی نەمری نەک بڵێ جا تازە خواردومە بە نیوە ئەوەی دەگوتێش نیوە شەڕ و شەڕ هەر یەکە شتیوانی ها لە حرامی داهاتا کەمتری بکەی گوناهاکەت کەمترە پاروێک دوو پاروی خۆی لەوەی گوناهاکەی زۆر بە حرامیش بیخۆی ها گوناهاکەی کەمترە لەوەی بچی ورگت داخنی و جاوە بۆ شتی دیکە شەروایە ها بۆ معلوماتان ئەگەر کوێ شوێنێکی گومان لە ماڵێکی حرام هەبوو ناچاریش بووی دەستی بۆ بەی دەبێ بەشی ئەوەندەی عیبدار نەبی دەستی بۆ بەی ها کە گومان لێی هەیە یان دڵنیای لەوەی ماڵی مەرزەی لا گۆشتی بەرازی بێ ها جاروە دەسێ ماڵێکی سوورا و سوور دەزانی ئەو ماڵە بە بەرمونە بە قۆڵبڕین و بە تەڵەکە بازی و بە ڕیبا و ڕیباخۆری بەدەست هاتووە جاری وایە ناچاریشی مەجبوری شتێکی بخۆی لەو ماڵی چەندی دەخۆی ئەگەر ئاویشیان بۆ هێنای ئاو یعنی تۆ بەنی و پەرداقی تینوایەتی بە قومێک تینوایەتی شکا قومێکی دیکەی لێمەدا چونکە یەک قوم حرام طبعا سزاکەی ئەگەر هەش بێ کەمترە لە دووی وایە دوو کەمترە لە سێی دوو مەسەرەن میوەیەکی بخۆی یەک قاشێکی بخۆی لەگەڵ دوو قاشەی ئەوەکەی کەمترە جا بۆ هەموو گوناهێکی دیکە شەر وایە گوناه کە هاتە ئەگەر خوێنی زیادەی پێوە بێ حرامە بەڵام ئێستا دەیگەینێ ئەو ڕێەوەی لێی لاەنە چێ ڕێگە پێدراوە ئەو ئێستا دەیگەینێش لەی مەکە طبعا واجب نییە بیشەوەیەوە ها بەس لە وڵاتی ئێمە گۆشت دەسوورێتەوە ها لە مەطعام و شتێش ئەوەی بێزی نایە بۆ معلوماتان ئەوەی لە مەطعامان نانی دەخوا و کەبابی دەخوا هیچی نایشۆنەوە بەتەئەکید جاوای بێزی لێرە ژەرەوەڵا یەک مەطعام نایشۆتەوە چونکە بە شوتنەوەی چیر دەبێت گۆشت گەم و شتی پێ نەکەوێت گۆشت پیس نییە ها مهمە ئەو خوێنەی بۆ خۆی لێی دەبێتەوە لێی بێتەوە ئەوەی پیلەی نابێتەوە مەرج نەلێکەوە ئێستا دەیگەینە پەلەی مەکەن بەڵێ هیچ کەس نایخواتەوە گەنای خۆن پێتان وایە خایانە هەرچیکەن قل لا ئەجید و پێیان بڵێ با سەیری ئەوەی کەینەوە لە ئاەتەکەی دیکە باسیەوەی تێدایە قل لا ئەجید و پێیان بڵێ نایدۆزمەوە نایبینم فیما ئوحیە ئیلەیە لەوەی کە نیگا و وەحی کراوە بۆم محەڕەمەن شتێک قەدەغە کرابێ على طاعم لەسەر هیچ کەسێک لە کەسەکان ئەوانەی خواردن دەخۆن یەطعمه لەوەی کە بیخۆن إلا أن يكون مەگەر ئەو ئاژەڵە مەیتەتەن مردارەوە بوو بێتەوە ئەو دەمەن مەسفوحەن خوێنێک ڕژا بێ ئامینەخانە ئەو خوێنەی هەڵدەچۆڕێ قاپێکی لە بەردانەی ئەوەی بە گۆشتەکەیەوە دەمێنێت گۆشتنەوە واجب نییە و گۆشتیش پیس نییە ها ئەگەر پیس بێ بە شوتنەوەی خاوێن نابێتەوە مووی پێوە نووساون و کەوتۆتە سەر عەرسێ و ڕێخی پێوە نووساوە ئەو جیایە ئەوەی دەبێت لێکەوە بەڵام ئەگەر قەساب بە جوانی سەری ببڕێ طبعا دەتوانێت وا سەری ببڕێ یەک بوشی پێوە نەنووسێ هەرچەندە مۆکەش هەر پیس نییە طبعا پێشیوە نووسێ لیکەوە خەرقاوێنە یان جاری وایە گەڕی خەڵە وشتی دەتەقێ طبعا پیسایی پێ دەکەوێت ئەوەی دەبێت لێکەوە دەنایی دیکە إلا أن يكون ميتا مەگەر مردارەوە بوو بێتەوە ئەو دەمەن مەسفوحەن یا خوێنێکی شل و لەبەری بڕوە ئەو لەحمە خنزیر یان گۆشتی بەراز بێ ئەوە فإنه رجس بێز گومان گۆشتی بەراز طبعا پیسە ئەوە گومانی تێدا نییە ئەو جار
چونکە طبعا بۆ پیسە گۆشتی بەرازی لەبەرەوەی شتی پیس دەخوا ئەویش لە نەتیجەدا طبعا جاری وایە دەوتێخوا بۆ شتانەی دروست کردوون مادام پیسن مادام حرامن وایە ژینگەت بۆ خانە دەکەنەوە ها خوا بۆ ئەوەی درستی کردو پیسیەکانت بۆ بخوا بۆی دروست نەکردو تۆ بچی بخۆی وایە هەندێک ئاژەڵی دروست کردوون شتی خاوێن خۆن و شتی خاوێنت پێشکەش کرد ئەوی دروست کردو بۆی پیسەکەت بۆ لا باژینگەت بۆ پاکاتەوە ئەو فیسقن یا ئەوەی سەر بردرا بێت و یعنی وەک دەڵێ تاوان لە سەربڕینەکەیدا کرا بێ وهل لغەیر الله به هێنرا بێت لەسەری ناوی غەیری خوا فمن اضطر هەر کەسێک ناچار بوو غەیڕ باغ بەمەرجێک مەبەست یاخیبوون نەبێت لە ئەمری خوا بە حەڵاڵی نەزانێت ولا عاد سنوور نەبەزێنێت لە خواردنەکەی بەقەدەر پێویستی بخوا فإن ربك بێگومان پەروەردیگاری تۆ لە بەرامبەر ئەو کەسەدا کە لە ناچاریدا دەیکا ها لە ناچاریدا دەیخوا غەفور ڕەحیم زۆر لێ خۆش بوو زۆر میهرەبانە بۆ هەموو گوناهێکی دیکەش وایە هەر گوناهێک لە ناچاریدا کردت ناچاریەک خوا ئاگای لێتە ها ناچاری دیارە ناچاری یعنی چی چارێکت نییە خۆی پێ بدزیەوە وایە لەنا کەسێک ماڵی حرامی هەیە دعوەتت دەکا ئەگەر خۆی چت لێ ناکا بڵێ نایەم بەڵام ئەگەر وەک وەلحاصڵ ناچاری کردی بچی ناچاریەکە بۆ خۆت دەزانی مەجالی خۆت زینەوەت نییە مەجالی خۆ قورتانکردنت نییە بێگومان هەر شتێکی دیکە ئینسان لە ناچاریدا کردی با گوناهیش بێ مادا بە ناچاری دەیکەی و بە ناچاری پێت دەکرێت خوای گەورە لێ خۆش بوو میهرەبانە لە بەرامبەر ئەو کەسەدا ئەو جار دەفەرمێ وعلى الذين ولەسەر ئەو کەسانەی هادوو کە یەهودی بوون جوولەکە بوون حەڕەمنا قەدەغەمان کردبوو لەسەریان كل ذي ظفر هەموو خاوەن نینۆکێک هەر ئاژەڵێک نینۆکی هەبا نینۆک تەوان بزنی شێتی مەڕی شێتی وایە وشتری شێتی ئەوەی سمەکان یعنی ها نینۆکیوان سمەکانیەتی خوای گەورە وەکو سزا ها وەکو عقوبە لە سەروانی حرام کردبوو خوا ئەوانی عقوبەدا بوو بەخۆی یاخیبوون و بێ ئەمری خوا و سەرپێچی فەرمانی پێغەمبەرانیان خوای گەورە ئەو ئاژەڵانەی لەسەر قەدەغە کردبوون دەفەرمێ وعلى الذين لەسەر ئەوانەی هادوو یەهودین حەڕەمنا قەدەغەمان کردبوو كل ذي ظفر هەموو ئەو ئاژەڵانەی کە نینۆکیان هەیە وەکو وشتر و نەعامە و ئەو قاز و مراوی و هاشتی لەو بابەتانە ئەو جار ومن البقر ولناو لمانقاش والغنم وروى لمريش حرمنا عليهم قەدەغەمان کردبوو لەیان شحومەهما شحوم يعني بەزەکەی نەدەبوو بەزی بخۆن بەزەوەی کە پارچە بەزەکانەوەی کە بەتەنێ وەکو گۆشتی دەچێت ئەویان لەسەر حرام بوو نەدەبوو بیخۆن ئیلا بەڵێ پێش پێغمبەری ئێمە ئێستاش لە سەروان هەر حرامە بەڵام لەبەر ئێستا باس بەهۆی خراپەکاری و تاوانەوە خوا لێ قەدەغە کردبوون لەنا بۆ ئومەتی ئێمە ئەوانە حەڵاڵن إلا ما حملت لبزي تنها كاميان بو حلال بو إلا ما حملت ظهورهما تنها أو بزي كذا كوت سر بشتي ببشتي وبو اعتيادي بو چونك اللي كرنوي بزحمد بو أبي الحوايا وبو يمنيها بو أوانا بو إما بزيش بالصافي خوي حلالة إلا ما حملت تنها حلال بو أو بزي بخون كببشتي آجل كان ويا أبي الحوايا يان أوي بري خلوك كان ويا أو ما اختلط بعظم يان أويك تيكالب ولقال إسقاني أو بزيك لقال إسقاني تيكالب وان حلال بو بيخود واضحة؟ واضح فمن ذلك أو حرام كنا لبرسيبو جزيناهم سزامان دابون ببغيهم بهو ياخبون يانوا قال فرمي وإنا لصادقون بيقمان إما راز دكين لقسكان ماندا طبعا جولك كان سردمي پیغمبر صلى الله عليه وسلم اويان استاش لتورات دا لسر حرامه بلام ديخون ها حالين ديخون دشان قد خوا اوشتاني لي حرام نكردوين لبرتي لبروي حزيان لبو بلام خواي گوره خبريان پیددا لري پیغمبر صلى الله عليه وسلم كخوا وهو خرابكاريه او لي قدغ كردون اگر براستي يهودين اگر براستي شوين كوتي ديني موسى نه دبي استاش ئەوانە نەخۆن بەڵام ئەوان تەنها بۆ مەسلحەت و بەرژەوەندی تەمان شوێن کەوتەی دینی موسا و تەوراتیان قبول بوو ئەوەی لە مەسلحەتیان نەبوو و بە پێویستیوان نەبوو
جوان ندايا دسكاريان لك سيدي كانوا وعلى الذين هادوا ولسر أو كسان يهودي بون حرمنا كل ذي ظفور حرام ما نكذبوا لسريان همو أو آجلانيك أويان هي كنينوشان هي ونينوك دارن وطبعا أوين نينوكيان هي طبعا ها وشتر هيتي نعامة هيتي لا أو كش لا لك أو أواني كبيان ضلنسي لو برشكو أوانش قازو قلو ها أوانش يعني أو زاد فرمت ومن البقر والغنم مانقاو مرش مانقاو مر طبعا لبزنش حرمنا عليهم شحومهما قدم غمان كربو لسريان بزكيان إلا ما حمل ظهورهما تنها أو بزا بوان هبو بيخون كهالي قرفو بشتيان كذا كوت سر بشتيان ببشتيون وسابو أبي الحوايا يا أو بزي كبا رخلو كان ويها رخلي آجلي بزي كيبي ويا أو بزيان بو حلال بو أو مختلطة يا أو بزي تيك هالدبو بعظم لقل إسقاني ذلك أو جزيناهم سزاي إيما بو أوان عقوبي إيما بو أوان ببغيهم بهو ياخبون يا نوا هذا فرمي وإنا لصادقون بيقومان إيما راز دكين لو بسرهاتو روداوانيك جراو مان نوا بسرتو دا أي محمد صلى الله عليه وسلم ما بس لي إيما راز دكينو يهوديا كان كدلين أوشتانا مان بو حلال ولا سرمان حرام نكراون درو دكا صلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين